ئەمە پێشانگای پانزەمینی منە نزیکەی 35 کاری هونەری تێدا نمایش کردووە کە 24یان تابلۆی چوارگۆشن و یەک دانیان پێ دەگوترێت ئەنستلیشن لە ناوەڕاستی هۆڵەکە کردومە کە پەیوەندی بە ژینە ئەمینیەوە هەیە و مەسلەی ئازادی ژن لەناو پێشانگایەکەمێکێکە لە ڕەگەزە زۆر بە قوتەکانیان بڵێن ئەوەی کە تەرکیزم زۆر لەسەری هەبووە ژینە ئەمینی کە خۆی لەو ماوەی ڕابردوو بوو بە قوربانی مەسلەی ئازادی ژن و ئازادی نەتەوەیی و ئازادی ئینسان بە گشتی بەڕاستی یەکێکە لەو ئایکۆنانەی کە لە خەیاڵی مندا دەبویست زەقی کەمەوە لە ناو پیشانگاکەمدا ئەوە هەیە ئەوە زۆربەی کارەکانم یان پیشانگاکەم کە بە ناوی چوارچێوەی تاڵە دەمەوێت وەکو چوارچێوە کە ئینسانیان بینەر ئەوکە دەبینێ کارەکان دەبینێ گزارشتی کارەکانم بەڕاستی هەمووی دەربڕی ئازاری ئینسانە ناخۆشی ئینسان ئەو خەم و پەرێشانی کە ئینسان تووشی دەبێت لە ئەزمونونەکانی ژیانی خۆیدا کۆمەڵگیشم سەبارەت بە کۆچکردنی گەنجە کە دەیەوێت پانتایەکی ئارام بۆ ژیانی خۆی دەستەبەر بکات لە ژیانی خۆی و هەندێک لە کارەکانم دیسانەوە نەهامەتی پیسبوونی ژینگەیە بەدەست ئینسان خۆی هەندێک لە کارەکانم باسی ئەو ژن و کچە ئێزدیانم کە لە دەستی داعش داماون و هەندێک لە کارەکانم باسی کۆڵبەرەکانی سەر سنووری ئێران و عێراقە کە بەداخەوە لەناو بەفڕەق دەبنەوە کۆمەڵی خەون و خولیای جوانیان هەیە لەگەڵ خۆیاندا لەناو پانتایەکی سپی کە زۆربەی تابلۆیەکان دیارن دەرم خستووە و بە شێوەی گشتی هەر هەموو کارەکانی من کارە ساتباراوین بەداخەوە لە ناو چوارچێوەی ئستاتیکی جوان ینی ئینسان چێژ لە جوانی تابلۆکان وەردەگرێت بەڵام لە گزارشتی تابلۆکان خەفەتی تێدا.